بەغدا نەرمی بەرامبەر گرێبەستە غازییەکانی هەرێم نواند و سەرۆکوەزیران دەڵێت ئارەزوومان لە ڕاکێشانی و بەرهێنانی ئەمریکا بۆ عێراق. ئەمڕۆ دووشەمە محەممەد شا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە میانەی پێشوازیکردن لە ئەنگس کینگ و جیمس لانگفۆرد ئەندامانی ئەنجومەنی پیرانی ئەمریکا و شاندیاوەریان خواستی خۆی بۆ پەرەبێزان و گەشەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لە سەرجەم کەرتە جیاوازەکاندا بەتایبەتی لە بوارەکانی ئابووری وزە و بەرهێنان و ڕۆشنبیریەوە دەربڕی. ڕۆژنامەی شەرق الئەوسەد لەم بارەوە لە راپۆرتێکدا باسلەوە دەکات دوای گرێبەستە غازییەکانی ئەم دواییەی حکوومەتی هەرێم کە لە واشنگتن لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان واژۆیان کرد و بەهاکەیان بە دەیان ملیارد دۆلار خەمڵێنرا، حکوومەتی عێراقی تووڕە کرد ئەمەش لەبەرەوەی ڕێککەوتنەکە بەبێ ئاگاداری بەغدا ئەنجام درراوە. بەڵام دواتر و بە شێوەیەکی دراماتیکی بەغدا چۆنی خۆی گۆڕی و تەنیا داوای پابەندبوونی بە دەستوری کرد بۆ پرسێکی گرنگی لەم شێوەیە. محەممەد شا سوودانی سەرۆکوەزیران ئەمڕۆ لەگەڵ وەفدە ئەمریکیەکە خواستی خۆی بۆ پەرەبێدانی پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکا لە کەرتە جیاوازەکان بە تایبەتی ئابووری وزە و بەرهێنان و ڕۆشنبیری دەربڕی. بەپێی بەیاننامەیە کە لە نووسینگەی سەرۆکوەزیرانەوە دەرچووە، حکوومەتی عێراق هەنگاوی یەکلاکەرەوەی لە کەرتی نەوت و گازدا ناوە و دەستکەوتی گرنگی بەدەستهێناوە کە دەبێتە هۆی بەرزکردنەوەی هاوکاری لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان و ڕاکێشانی وابەرهێنان لەم بوارەدا. بە گوێرەی ڕۆژنامە عەرەبیەکە ئەمەش گۆڕانێکی دراماتیکیە لە تۆنی حکوومەتی عێراقدا سەبارەت بە گرێبەستە غازییەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان.